سڵاوتان لەبێت هاوڕێن خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. ئاماژە و هێمای دەست و پەنجەکان وەکو زمانی جەستەی لێ هاتووە. هەندێک لەو ئاماژانە مانایەکی تایبەتی لە خۆ دەگرێت کە هەموو کەسێک دەزانێت مانای چییە. بەڵام لەوانەیە چەندین هێما و ئاماژە هەبێت کە نەتزانی بێمانایان چییە، لە ڕاستیدا ئاماژەکردن بە پەنجەکان لە زۆربەی کۆمەڵگاکان چەندین مانای تایبەتی لە خۆ دەگرێت و لەوانەیە لە چەندین وڵات و ناوچەی تر هەمان مانایان هەبێ، بەڵام لەوانەیە ئەو هێمایە لە یەک ناوچەیەکی دیاریکراودا مانایەکی جیاوازی هەبێ و لەوانەشە لە هەموو وڵاتەکان تەنها یەک مانە لە خۆ بگرێت. و منیش لەم ڤیدیۆدا باسی چەندین هێما و ئاماژەی دەست و پەنجەکانتان بۆ دەکەم و مانە ڕاستەقینەکەشیتان پێ دەڵێم و ئەگەر تۆی بەڕێزش گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت. دانانی دەستی ڕاستت لەسەر سرت. زۆر کەس کاتێک تووڕە دەبێت ئەم ئاماژەیە بەکاردەهێنێت، بەڵام لە وڵاتی بەرازیل هەر کەسێک کارێکی بێعەقڵانە ئەنجام بدات ئەم ئاماژەیە بۆ بەکاردەهێنن بۆ پرسیارکردن لە گەمژەیی دێتەوە. واتە ئایا تۆ گەمژەیت؟ بەرزکردنەوەی هەر پێنج پەنجەکەت. ئەم ئاماژەیە لە وڵاتی یۆنان و ئەفریقیا و پاکستان بە واتای ڕۆشن بۆ دۆزەخ دێتەوە، واتە بڕۆ بۆ دۆزەخ. بەرزکردنەوەی قۆڵی ڕاستت. ئەم ئاماژەیە یاریزانانی تۆپی پێ لە باکووری ئەوروپا و بەرازیل وەکو گاڵتە پێکردنێک بۆیانی بەرامبەر بەکاری دێنن، بەواتای ئەوە دێکە ئێمە دەتوانین لێتان ببینەوە و هەروەها دەتوانین ورد و خاشتان بکەین. دروستکردنی گوێی شەیتان. ڕاستە ئەمە لە زۆرێک لە وڵاتانی جیهان بە واتای هێمای ماسۆنی و هێمای شەیتان دێت، بەڵام لە وڵاتی بەرازیل و کۆلۆمبیا و ئیتالیا و پورتوگال و ئیسپانیا و چەند وڵاتێکی تریش بە واتای ئەوە دێت کە هاوسەری ئەو کەسە وەفای بۆ مێردەکەی نییە. دانانی هەردوو قۆڵت بەم جۆرە. لە وڵاتی فینلەندا ئەم هێمایە واتای لووتبەرزی ئەو کەسە دەگەیەنێت. دانانی پێنج پەنجەکەت بەم جۆرە. لە زۆرێک لە وڵاتە ئەزنەبیەکان ئەم هێمایە بەواتای ئەوە دێ کە ئەو کەسە خاوەنی پێنج منداڵە، بەڵام لە زۆرێک لە وڵاتە عەرەبیەکان مانایەکی نەشیاوی هەیە. هێمای سەرکەوتن. لە زۆربەی هەرە زۆری وڵاتەکانی جیهان ئەم هێمایە واتای سەرکەوتن دەگەیەنێت، بەڵام نابێ ئەم هێمایە لە شەقامەکانی ئینگلتەرا بەکاربهێنیت چونکە لەو وڵاتەدا هێمایەکی نەشیاوی هەیە. دانانی دەست لە ژێر ئێسقانی قۆڵت. ئەم ئاماژەیە لە وڵاتی مەکسیک و باشووری ئەمریکا بەواتای ئەوە دێ کە تۆ کەسێکی ڕەزیل و پیسکەی. دانانی پەنجەیەکت لەسەر پەنجەکەی ترت. ئەم هێمایە لە زۆربەی وڵاتەکانی جیهان بەواتای چانسێکی باش دێت، واتە هیوای چانسێکی باشت بۆ دەخوازم، بەڵام ئەم هێمایە لە وڵاتی ڤێتنام بەواتای هێمایەکی نەشیاو دێت بۆ جەستەی ئافرەت. هێمای ڕازیبوونی ئۆکەی. لە زۆربەی هەرە زۆری وڵاتەکانی جیهان ئەم هێمایە ئەم وشانە دەگرێتەوە. وشەکان بریتین لەوەی باشە، یاخود ڕازیم، یاخود دەست خۆش کارێکی باشت کرد. ئەم واتایانە دەگرێتەوە، بەڵام لە وڵاتی بەرازیل واتایەکی ناخۆشی هەیە چونکە بەواتای ئەوە دێ کە هەموو هەوڵ و ماندووبوونت بە فیرۆچوو. هێمای وەرە بۆ ئێرە. ئەم هێمایە لە زۆربەی وڵاتەکانی جیهان بەواتای وەرە بۆ ئێرە بەکاردێن، بەڵام لە فلیپین بەواتای وەرە بۆ ئێرە دێ، بەڵام بە شێوەیەکی تووڕە و بێبەزەیانە، واتە تۆ لە کەسێک تووڕە دەبیت و بانگی دەکەیت بۆ ئێرە. ڕاگررتنی هەردوو پەنجەت بەرامبەر چاوت. ئەم ئاماژەیە لە ئیتالیا و چەند وڵاتێکی تر واتای ئەوە دەدات کە تۆ جێگای متمانە نیت و گومانم لێت هەیە. دانانی هەردوو دەست بەم جۆرە. ئەم ئاماژەیە لە وڵاتی بەلجیکا و فەڕەنسا و چەندین وڵاتی تر بە مانای ناڕازیبوون دێتەوە، واتە نەخێر. بەرزکردنەوەی پەنجەی ناوەڕاست. لە زۆرێک لە وڵاتانی جیهان ئێستا بەرزکردنەوەی پەنجەی ناوەڕاست لە بەرامبەر وتەیەکی نەشیاودا بەکاردەهێنرێت، بەڵام لە سەرەتای دروستبوونی ئەو دیاردەیەوە زۆر جیاوازە لە واتای ئێستا پێی ناسراوە. مێژووی ئەو دیاردەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1450 لە کاتی شەڕی ئەجین کورتی نێوان ئینگلیز و فەڕەنسیەکان، پاش ئەوەی لە سەرەتادا وا دەرکەوتبوو کە سەرکەوتن بۆ فەڕەنسیەکان بووە و سەربازە ئینگلیزیەکان زۆر شارەزایان لە هاویشتنی تیرکەواندا هەبوو. زۆرێک لە سەربازە فەڕەنسیەکان بەهۆی ئەو تیرکەوانانەوە
بوونەوە گیانیان لەدەستدا. بەو هۆیەشەوە سەربازە فەڕەنسیەکان دەیانەویست تۆڵە لە سەربازە ئینگلیزیەکان بکەنەوە. بۆیە کاتێک هەر سەربازێکی ئینگلیزی بەدیل بکەوتایەتە بندستی فەڕەنسیەکانەوە، ڕاستەوخۆ پەنجەی ناوەڕاستی دەستی چەپی سەربازە ئینگلیزیەکانیان دەبڕیەوە بۆ ئەوەی جارێکی تر توانای هەڵدانی تیریان نەمێنێت و بەو جۆرە پەنجەی ناوەڕاستی زۆربەی سەربازە ئینگلیزیەکانیان بڕیەوە. دواتر پاش ماوەیەک ڕێڕەوی شەڕەکە گۆڕدرا و فەڕەنسیەکان دۆڕانیان بەدەستهێنا. بەو هۆیەشەوە وەکو گاڵتە پێکردنێک سەربازە ئینگلیزەکان ئەو پەنجەیان بەرز دەکردەوە بۆ سەربازە فەڕەنسیەکان وەکو نیشانەیەک بۆ ئەوەی بە پەنجە بڕاویشەوە توانیان لە شەڕەکەدا سەرکەوتن بەدەستبێنن. لەو کاتەوە ئەم ئاماژەیە پەیابووە وەکو کێبڕکەیەکی لێهاتبوو لە نێوان جەنگاوەراندا، بەڵام لە چەند ساڵانی دواتردا ماناکەی گۆڕدرا و وەکو جنێودانێک بەکاردەهێنرێت. هیوادارم کە لەم ڤیدیۆدا توانی بێتم چەند زانیاریەکی بچووکتان پێ بگەێنم و زۆر سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوا دەتوان لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروە ئەم ڤیدیۆش لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و هەروە سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدیۆی زیاتریشتان بۆ دابگرین و هیوادارم کە ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو بێت و هەروە زێی ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت و تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.